سلااوڕێن من ژیوار بۆ یەکەم جار لە چەناڵەکەم ڤڵۆگەکەم ئەمەژە بێتە یەکەم ڤڵۆگی چەناڵەکەم. ئەمڕۆ بە تەماین بڕۆین بۆ کڕینی سەیارە دەوری سەعات 10 ئەوانە ئێستا سەعات 9 ئیتر بزانین چۆنە بێ بەدڵمانە بێ بەدڵمانە بێت ئەو کاتە خواتان لەگەڵ. گەشتین منتیقە سنایەکە سەعات 10:30. گەشتین لای سەیارەکەم بردم بۆ تاقیکردن و بزانم چۆنە چۆن نییە. هەنامانە پیشانی فیتەری بین ماشای مەکینە و جێرەکەی تەواو مەزبوط بوو کامل. مەکینە گەڕ ئێستا شوێنەمان بۆ پیشاندانی وەستای بۆ یاخ بزانین بۆیە خوشتی پێوەیە یان نا. سەر بەرەماڵەوە بڕێکەوتین بۆ هێنانی پارەکە بۆ بیەمەکە. سەر بەرەوە ئەقد و شتەکان هەموو نووسی مەزبوط. ئێستاش ڕۆژی دوایینتر بردم بۆ ڕەسەر بۆ پاکردنەوەی بۆیە تەواو پیس بوو. ڕژاتینە کۆتایی ڤیدیۆکە و هیوادارم بەدڵتانە. بەڵام خۆم بە کەم و کورتی ڤیدیۆکەم کەم و کورتی زۆر تیا بۆیە لەبەرەوەی یەکەم ڤڵۆگمە زۆر شارەزای بەو دەرەجەیە. داڕوانی ڕۆژی جومعە کە دەکاتە ڤڵۆگی دووەم ڤیدیۆی کۆبوونەوەی بیەمەکان منیش لەو کۆبوونەوەیە بەشدارە بم بەبزانین ئەو چۆن دەبێت. سەری خواتان لەگەڵ